کەبابە بە 1250 زیاد لە حەت خۆشە. خۆی با بڕۆ درێ و کەبابە بە چەندی 1250 لەگەڵ ئێوە سەلام عەلەیکوم. ئەوە ئیماڵی ئەمیتا بابە جادیە. هندی ها؟ كل أدري والله هذه كباب لەگەڵ ئێوە سەلام عەلەیکوم. السلام ورحمة الله وبركاته يا أخو بخير. ئاگاتان لە دەنگم نیوە قەڵەم سەلام كل عەلەیکوم. والله خليشي أو بزم رزمي. کەباب مەخوان کەباب. بلاستي قليم لتيه. بۆ دیسان. يقول كلهم تتوي حياة ما ببي. تشي سليماني والله خالة بشو ذاك برازي وعيبة كلهم عيبة. کاک سعدیان من بە شێوەیەک بیانی پێم بکرێن بۆیە هاتووم بۆ لای تۆ بتوانی وا بکەین خاڵە پوشۆ دایکم بێنێ. نابي يعني نابي. دایکی بە زۆر بەشۆدا. هەزەلی تەداخلش عایلێمە بۆکەوی. تو بيقدر بعد كبابك يخون بخوي هاوال. جيب لك كلهم حياة قوية. كلهم كودبي بزوري داكت بشو بدي داكت أوي نابي. دوك جانا كابلات خراب با. کاک سعدیگەر ئەگەر خۆت نەبووتت ئۆباڵ بەم ملا وەڵڵا کاکە پوشۆ پیاوێکە لە ناو هەزار پیاوە دیارە. کاکە دوای پرسیارم کرد ئەدی ئەمن وەمزانی پیاوەکی باشە بەس ئەو دەرنەچ و شکلی لەگە کابراکی لێ تێک چوو دوای پرسیم کاکە زەلامەکە نییە شخصیەتی پوشۆ هەر نیکی هەو دەرێ پوشە. بەخوا منەوە نازانم بەر شێوێ کاکە خۆشمەوێ کاکە پوشۆم خۆشەوێ هەستەکە مەستی باوکایەتی بۆم هەیە. کاکە وعدی پێم دا و نیشان بۆ دێنێ. یعنی تو هەموو مۆزاکەتە نیشەیە؟ ئاڕۆڵە گولە کوڕ وازی لێ بینە چاوەکەم وازی لێ بینە. شتی وانییە قەت وازی لێ نایەن. یعنی لەبەر نیشای ئەمن لۆ دەهێنم. وێنی؟ ئەرێ وەڵڵا وعد دەهێنم لەسەر دەستی ڕەشیدی. ئەوە منیش وعد بم. بەڵام بە مەردەچ واز لە پوشۆی دێنی. کورە حەوبەر لە دوای بێ. پوشۆی نامانەی زاوای وهەمان ناوێت. تەواوە. پوشۆ سەڕوود نۆ. نۆ. دە باشە بە قوربانی بە. ئەو چ دەکەی؟ نیشا. کورە قسەی لەگەڵ کە تێگەێنە شتەکە. چێ تێی بگەنی؟ تۆ کورە ڕاگرە کورە عیبە قسە قسەی لەگەڵەکە من قسەی لەگەڵەکە من. ئەرە تەداخل مەکە تۆ. عقل لە مەوزوعی عالی نەبی. کرە شتێتر کاک سعدی. ئەو ڕۆژە هاتم بۆ ئێرە کابرا دراوسی خۆدان لەوێ دەستمی گوتی کاکە وتم چی وتی عایلەت لەگەڵە وتم ئاوتی مەچۆ دوکانە وتم بۆ وتی کاگڕەشی دێکەیە تەماح لە مرایی مێشەکە. ئەمەرە نەمینێ ئەرێ وەڵڵا کورە شخصیەتە دەبی کورە تو چی کورە حەیات بردە. کەباب نەما کەباب. ئەدی کەباب نەما لۆزمان بکەم